چۆنن هاوڕێ باشن ئێمە زۆر باشین هیواداری نەنگۆش باش بن ڕەمەزانێکی خۆش تا و هیچمان نەما 3 ڕۆژ مەمایان چار ئارە وەڵڵە سبەینێ 27 جەماعە سبەینێ دەبتە لەیلەة القەدر هیواداری نەوشەوەی برازێکی هەیە شتێکی هەیە لە خۆی لە مزگەفتێ دانیشتن لەبەرەوەی بە مەجموعی عولەمان دەفەرموون کە 27 ڕەمەزان لەیلەة القەدرە جاد لە دوعای خێر بێبەشمان مەکەن و ئەمەش لە دوعای خێر ئەو میلەتەی بێبەش ناکەین و خوا نوێژ ڕۆژی هەموو لای قبوڵ بکات ئیلا الله بڕاو و تاو بەخێرچی و سەرچاو